يا زم لا خوايا فمر زلفا شمالنا فرصة يا باب من يا نخرب أري برجر يا نهاد يا فرد أري وسري وقت مدي بابني وبن زام السفن بلا كسمر يا إدرا يا نشاد يا دوست يا دروته بلا كسمر يا كفتنا ويا دمي زي شور وجاي بارنا فرقاي يا إخوايا دخلان أمل
ماري أرياي طاقتي أرياي فلك عزيز ماري آخري نفسا رحمتي ولا استقلال وجه عزيز ماري أرياي داري نامي فلك أرياي وسراي واختم داي فرجاي زقرياي فابناي وبناي براي زعمي
یەکشێک لەبارەی سلاحدادەوەکەوە بەشداریمان کردبوو لە فێستیڤاڵی مۆسیقای کوردی لە هەولێر. سێ تیپی گەورەی ئەوروپا، تیپی عەندەلیب، تیپی شەمس، تیپی کامکاران هەرسێکی بەشداری بوون کە من و کچکار سەلاحدادە چوینە ناو قاعەی شیراتۆنەوە هەمووی نانیانە خوارد. کاتە سەلاحدادە هاتە ژوورەوە دەلیلشمانەیە شایەدشمانەیە ئەو سێ تیپە هەمووی لەسەر ناخواردن هەڵسان. تیپی بیژەن کامکار بە خۆی و خوشتی و خچی و هاتن هەموو بە کڕنۆشیەوە دەستیان ماچە کرد، یعنی بە پاوەنا کڕنۆشیانە بەر دەستیان ماچە کرد. تیپی شەمس کە گەورەترین تیپی ئێرانە لە ئەوروپا هەر بە هەمویانەوە. دوای ئێمەی دانیشتین نانمانە خوارد. دوای نان خواردنەکەمان بە سەعاتێک سلاحدادە ڕاستە بۆ ڕستیان لەگەڵ یەکە. ئەو هونەرمەندە گەورەیە کە ئێمە قەدرمان نازانی، هەرچەندە هەندێشمان بۆ کردم و بەس لە مستەوای ئەو نەبوو هەر لە چاخانەکەی حەمە گوڵناز ژیانی بەسەر بەداخەوە. ئێستاش وتەیەک لەلایەن کاک عەبدوڕەحمان مستەفا و پارێزگای کەرکووک بابشن. یەکیشتر لە تاپیاوانی شارەکەمان ماڵاوەی لێمان کرد وە خاکە پیرۆزەکەی کەرکووک باوەشی بۆ کردەوە و دڵی خۆی بۆ کردەوە و گرتیا خۆی. ئەویش هونەرمەندی ناسا و گەورەی نەتەوەکەمان و شارەکەمان هونەرمەند سەلاح داودەیە کە دوێنێکە دوای ئەنجامدانی ئاهەنگێک کە ساز کرابوو گیانی شیرینە دەستدا. دیارە هونەرمەندی گەورە سەلاح داودە لە سەرەتای ژیانێەوە لە خزمەتی گەلەکەمان بۆ لە بواری هونەر و لە بوانی گۆرانی و لە بوانی مۆسیقا تا تو هەناسەشی خەریکی خزمەتی گەلەکە بوو لەو بوارەدا. ئەو هونەرمەندەی کە ناساو لەسەر ئاستی هەموو کوردستاندا، نەک بە تەنها کوردستانی عێراق بەڵکو هەموو کوردستانی گەورەشدا و هونەرمەندێکی جیهانی توان لە ناوی بنێین. جێگەی داخە ئەمڕۆ ماڵاوی لەمان کرد و بەبێ ئەوەی کە بتوانین ئاوا بە ئاسانی ئەو کلێنەی کە دروست بوو لە هونەری کوردیدا پڕ بکرێتەوە یا بتوانین جێگەی تاویز بکەینەوە. ئێمە لێرەوە هەر ئەوەندەمان بۆ کرێ ئەم هونەرمەندەوەک هەموو نەمرانی گەلەکەمان لە یاد نەکەین، هەموو کات و ساتێک لە دڵمان نابێ، چونکی گەلەکەمان نەتەوەکەمان بەردەوام لە دڵی ئەودا بوون، بەردەوام خەمخۆری ئەو گەلە بوو. بۆیە پێویستە سەر هەمومان ئەبێ هەر بە زیندەتی بیناسین و بەردەوام لە یادمان بێت و یادی بکەینەوە. لێرەوە هیچمان بۆ ناکرد هەرمان بۆ نەما بۆ ماوەتەوە کە ئێمە لێرەوە داوا بکەن لە خوای گەورە بەهشتی بەرینی پێ ببەخشێ و سەبووری بە بنەماڵەکە و بە گەلەکە و بە هەمووان ببەخشێ، چونکی بەڕاستی ئەو کە چۆتە کاروای نەمرانەوە بەڕاستی تەبیعی لەدەست هەمومان چوو، بەس بەتەنها لەدەست بنەماڵەکەی نەچوو، موچی بنەماڵەکەی نەبوو، موچی نەتەوەکەمان بوو، موچی گەلەکەمان بوو، بە ناوچوونی بە جانەدەستدانی زەرێکی زۆر گەورە نەتەوەکەمان کەوت. بۆیە ئێمە پرسە و سەرخۆشی خۆمان بۆ هەموو نەتەوەکەمانەکەین، نەک بەتەنها بۆ منەوەڵەکەی. دووبارە داواکەم لە خوای گەورە بەهشتی پەرینی بێ ببەخشێ و وەسەبووری بۆ هەموو لایەک و زۆر سپاس. بسم الله الرحمن الرحیم. بەناوی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانەوە بەناوی لقیسەوە دڵتەنگی خۆمان ڕاگەیەنین بە کۆچی دوایی هونەرمەندی ناوداری گەلەکەمان مامۆستا سەلاح داودە. ئومێدەوارین کە ڕێکخراوی هونەرمەندان و ڕێکخراوەکانی پەیوەندیدار بە پشتگیریکردن لە هونەرمەندان کارامەتر هەوڵ بدەن بۆ پشتگیریکردن لە هونەرمەندان لە کاتی ژیانی خۆیانە و هەروەها پشتگیریکردن لە کەسوکاری ئەو هونەرمەندانە لە کاتی ماڵاواییکردنیان. پێناسەی سەلاح داودە ئەم بەڕێزانەیە کە لێرە ڕاوەستاون پێناسەی کوردایەتی ڕەسەنە کە هەموو چین و توێژەکانی پێکەوە گرێداوە و پەیامی مرۆڤایەتی و دۆستایەتی لە شارە خۆشەویستەکەمان بۆ سەرتاسەری کوردستان و سەرتاسەری جیهان بانگەشتا ئەکات. ئومێدەوارین کە بە کۆچکردنی کاکە سەلاح داودە ئێمە زیاتر یەکگرتوو بین و پەیامی هونەرمەندانش زیاتر سەقامگیر بێت لە پێناوی پشتگیریکردن لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەدیهێنانی ئەو ئامانجەی کە مامۆستا سەلاح داودە دەمێ بوو گۆرانی بۆ ئەچڕی پەیامی گەڕانەوەی شارە خۆشەویستەکەی کەرکووک بۆ سەرباوشی هەرێمە خۆشەویستەکەمان هەرێمی کوردستانە.
ئەوانەی کە لە دوای ئەوان ماون ئەوان هەوڵی بۆ بدەن گۆرانی و سرودی زیاتر بچڕن لە پێناوی خۆشکردنی گیانی نەتەوایەتی و بیری کوردایەتی لە شارە خۆشەویستەکەمان بۆ گەیشتن بەو پەیامە پیرۆزەی کە گیانی لە پێناوێ بەخشی. سەرخۆشی لە بنەماڵە بەڕێزەکە یەکەم دڵتەنگیشین بە لەدەستدانی ئەم کەڵە پیاوەی شارە خۆشەویستەکەمان. زۆر سوپاس. بەناوی سکرتێر و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و مەڵبەندی دوی کەرکووکەوە پرسە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی خوا لێ خۆشبوو خۆمان و پێشێتی هونەرمەندان و سەردەم خەڵکی کورد و کوردستان و هونەردۆستانەکەین. بەداخەوە ئێستا لەسەر دوا مەنزڵی دواگەڵکۆی کەسێک وەستاوین ئەوش کە خوا لێ خۆشبوو کاک سەڵاح داودەیە. ئێمە تەنها مرۆڤێکمانە ناشتووە، بەداخەوە کەلتورێکمان ناشتووە، هونەرمەندێکمان ناشتووە، سەرەتێکی گەورەمان ناشتووە کە لە درێژایی ژیانی خۆی بە درێژایی ژیانی خۆی لە خزمەتی هونەر و هونەردۆستانی کەرکووک بووە، خاوەن ڕتمێکی تایبەت بەخۆی بووە کە ڕتمێکی گەرمیانیە لە خزمەت شێوە هونەرێکی تایبەتی خۆی هەبووە کە توانیوێتی وەکو کەرکووچیە وەکو گەرمیانیە هونەرەکەی هونەری ئەم سنوورەش پێناسە بکا و بە هەموو دەوروبەری بناسێنێ. بەداخەوە ئەم هونەرمەندە ژیانێکی زۆر سەخت و کڵۆڵا و نەدار و بەنەهامەتی ژیاوە، هەموو درێژی تەمەنی خۆی بە ژیانێکی کوولەمەرجی بردوۆتە سەر، بەڵام هەموو ئەم ژیانی کوولەمەرجیە نەبووەتە خۆی ئەوەی کەوای لێ بکات واز لە هونەرەکەی بێنێ کە خزمەتی هونەرەکەی نەکا وەک مامۆستایەک وەک خاوەن شێوازێکی تایبەت بە مۆسیقا و هونەر دەرنەکەوێ. نەک تەنها ئەمە بەڵکو لە زروفی ڕابردووە کە بەتایبەت لە زمانی ڕژێمی بەعسا کە هەوڵ و زەختێکی زۆر هەبووە لەسەری ئەم پیاوە بەسەر دیکتاتۆرا هەڵبڕێ بەسەر حزبی بەعسا هەڵبڕێ ئەم پیاوە بۆ یەک جارش بۆ یەک لەحزەش لە یەک ئاهەنگێکشە قەت نەبووە سەنگەری میلەتەکەی جێبێلێ لەگەڵ سەنگەری دوژمنانە بێ هەردەم لە سەنگەری میلەتەکەیا بووە. لە کۆتاییشە لەگەڵ نردنی پرسە و سەرخۆشیمان بۆ خۆمان و کەسوکاری و هەموو لایەک داواکارشین کە ئەو خەڵکانەی لە مامۆستا سڵاحەوە فێری گۆرانی بوونە ئەو شێوازەی ئەو شێوازی مەقام و بەستەی ئەو لەبیر نەکرێ بۆ ئەوەی ئەوش بەردەوام لە ڕێی هونەرەکانی و هونەرەکەی نەمرێ. ئەوە نەمری ئەو لەوەیە کە ئەو شێوازە بەردەوام بێ. هیواشمان وایە بێژێتی هونەرمەندان و خەڵکانەی کە لەوە فێری مەقام بوونە بەردەوام بن. لە کۆتایی تا سواسی هاتنی ئێوەشەکەین. بەڕێزێت من کاک سەلاح داودەم ناسیوە، من شاگرد سەرتاش بوومە لە بەغا لە ابتیدایی بوومە. فەخر و شانازی پێوەکەم بە دەها جار چاوی و ساردی و ئەمانم بۆ بردووە و خزمەتم کردووە کە مناڵ بوومە. لە ساڵی 75 کە عێراقمیش بەجێ هێڵاوە بە ئاواز و مۆسیقای سەلاح داودەوە خستومەتە ناو جانتاکەمەوە بردمە بۆ ئەوروپا. لە 82 هاتمەتەوە بۆ پێشمەرگایەتی تا پرۆسەی ڕۆخاننی بەعسیش پاراستومە و یەکسەر چاوم بۆ بەڕێزانە کەوتووە بە شاهدی ئەوە کاکفایقیش ئەلێرەیە. من هەمیشە ئەوە بوومە کەوا حەزش کردووە خزمەتی ئەو بەڕێزانە بکەین. هەوڵێک و تەقەلایەکی زۆرماندا کە گەیانماندانە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەوڕیان لێ بدەنەوە، بەڵام بەداخەوە بە جۆرەی پێویست نەبوو ئەوراقەکانیان کە بێ زەویان پێ بدەن یان خانویان بۆ بکەن. لە ساڵی 2006 تا ئێستا سوڕێتەوە لە نێوان وەزارەت و تا هەردوو وەزارەتیشێکی گردەوە ئێستێشا لە نێوان فایلەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە دەسوڕێتەوە. بۆیە من لەم بۆنا من مەبەستم نییە برین بکولێنمەوە، داوا ئەەکەم یەک لە حکوومەتی هەرێم و کاربەدەستان و ئەوانە هونەرمەندەکانی کەرکووک بگەڕێنەوە بۆ کەرکووک بە چی شێوەیەکە بە امتیازاتەوە بە چییە ئەوانەی کە لە هەولێرن ئەوانەی لە سلێمانین ئەوانەی لە ئەوروپان چونکە بەڕاستی لە ناو کەرکووکە لەگەڵ ڕێزمە ئەو هونەرمەندانە بەرەبەرە خەریکن بەرەو وەزعێکی تر دەڕۆن. بۆیە پێویستەکە خزمەت بکرێن و ناوەندی عەلیمەردان خزمەت بکرێ و ناوەندێک بکرێتەوە بە ناوەندی سەلاح داودە و ئەرشیفی کۆ بکرێتەوە خزمەت خانەوادەکەی بگرێ. ئێمەوە ئەمڕۆ دەگیرین بۆ کاک سەلاح داودە ئەوە پێشووتر خزمەتمان بکرایە، ئەوە ماڵ و ئەوە خانەوادەکەی هەمومان
ئەزانین چۆن ئەژین پێویستیان بە خزمەتگوزاری هەیە مەبەستم کاک سەلاح نییە کاک غازی شێخانیش پێش ماوەیەکتر لە سلێمانی مرد بەو شێوەیە ئێستا محەممەدی مەلاکەریمەوە تا لە سلێمانی خەریکا دەمرێ بەو شێوەیە هیوادارم تەمەندرێژ بێ و تەندروستی باش بێ بۆیە من لەم کۆڕە ماتەمینیە یان لەم ناشتنی تەرمی پیرۆزی کاک سەلاح داودا داواکەم لە حکومەتی هەرێم زیاتر و زیاتر احتیمام بدرێت بە کەرکووک احتیمام بدرێت بە ئاوەدانکردنەوەی و جارێکی تر پرسە و سەرخۆشی لە خۆمەکەم من سەلاح داودا هیچ وشەیەکم نییە بۆی لەبەر ئەوە سەلاح داودا هەموو خۆی هونراوەکانی جوانتر وتووە لە هەموو کەسێک مۆسیقا و ئاوازی جوانتر بووە لە هەموو کەسێک قەتار و ئەڵاوەسیەکەی زۆر زۆر جوانتر بووە لە هەموو کەسێک سۆزی گەرمیانی زۆر زۆر جوانتر بووە و جارێکی تر سەرخۆشی لە خۆم و لە هەموو بەڕێزانەکەم و زۆر سپاس. بەناوی وەزارەتی ڕۆشنبیری بەناوی بەڕێز فەلەکەدین کاکی وەزیر ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها لەگەڵ بەناوی ئەو برادرانە کە هاتوونە لە هەولێرەوە لە ڕاوێژکاران و دەستەی ئیدارەی جەنابی وەزیر بەڕاستی ئەوەی وترا بەرامبەر سەلاح داودە لەوە زیاتر من ناتوانم شتێک ئیزافە بکەم بەرهەمەکانی دیارە ئیشەکانی دیارە کە لە سەرەتایی هەفتاکانەوە من وەکو دەرهێنەرێک چەندین گۆرانی و چەندین پارچەی مۆسیقا و گۆرانی بۆ تەجیلم کردو چی لە کەرکووک بێ چی لە بەغا بێ شخصێکی زۆر گەورەیە ئینسانێکی زۆر معروفە هونەرمەندێکی زۆر گەورەیە ئێمە سپاستی مامۆستا عەلی زەنگەنیەکەیت کە ئاماژەیدا داوا بکاتن لە حکوومەتی هەرێم و لە بەرپرسان کە دامی هونەرمەندان بکەن بەڵام من تەنها ئاماژە بۆ ئەدەم یعنی وەزارەتی ڕۆشنبیری بەڕاستی لە زۆربەی فیستیڤالەکانی و ئاهەنگەکانی کە ئەیکاتن لە کوردستان وا بزانم لە پێش هەمویان مامۆستا سەلاح داوودە ئامادە بۆ بەشداری کردووە هەروەها ڕۆژێکی تایبەت یعنی ڕۆژێکی تایبەت کرا بۆ هونەرمەندی سەلاح داوودە لە شاری هەولێر کە بەناوی ئەو بوو یعنی ڕێزلێنان بوو تایبەت بوو بۆ ئەو تەقییمی ئەو کرا هەروەها چەند سیدیەک و چەند ئینتاجێکی تر کرا بەڵام ئەوە هەرچەند بکرێتن بەڵێ کاک عەلی ئەوە زۆر کەمە لەوە دەمانەوێت زیاتریش بکرێتن و هەروەها من زۆر سپاستی طبیعی بەناوی خۆم وەکو هونەرمەندێک و بەناوی وەزارەت لە بەڕێز کاک عەبدوڕەحمان لە کاک نەجات جێگیری مەلباند لە حزبی شیوعی لە هەموو لایەنەکان کە ئامادە بوونە بەڕاستی ئەوە جێگای تەقدیرە و جێگای احترامە کە بەداخەوە یعنی مەسئولەکان و حزبەکە نوێنەری حزبەکان و حکوومەت هەموو لایەنە پۆلیس و ئەوان زیاتر بوون لە هونەرمەندەکان کە ئامادە بوون لێرە بەداخەوە یعنی زیاتریش بوون لە جەماوەری سەلاح داوودە بەناوی وەزارەت جارێکتر زۆر سپاسانەکەین هەروەها بڕیاری بەڕێز وەزیری ڕۆشنبیری کاکفەلەک و حکوومەتی هەرێمی کوردستان کە لەسێ بە هەموو مەساریف و پێداویستەکانی ئەم فاتحەیە و اینجا داواکەن یەکێک کێ بزان کوڕەکەی کێ نزیکە لەگەڵ کاک فەرهاد بەرپرسی مەکتەبی وەزیر بتوانێت تەنسیق بکەن لەسەر ئەو مەسەلەیە زۆر سپاسانەکەم بەخەم و پەژارەوە دوێنێ هەواڵی کۆچکردنی هونەرمەندی پایەبەرز سەلاح داودە ئەو هونەرمەندە کوردستانیە ئەو هونەرمەندە کەرکووکی کەوا خزمەتی هونەری کوردی کردووە و خزمەتی قەزیەی کەرکووکی کردووە خاوەن دەها و سەدەها بەرهەمی هونەریە یەکێکە لە قوتابیەکانی هەرە بەرزی مامۆستا عەلی مەردان و حوسێن عەلی سەلاح داودە مەکانەتێکی تایبەتی هەیە لە دڵی کەرکووکیەکان و لە دڵی هەموو گەلی کوردمان بە تایبەت ئەم هونەرمەندە مەزنە طاقتي
عزيز ماريا آخري نفسا رحمكي ولا استقلال وجه عزيز ماريا رياي جاريتي نامي فرد آريي وسراي وقت داي فرجي زغري فابني وبني براي استغفر آمن ما أمان ما